لە دوای ساڵەکانی 25ەوە کە گەڕاوەتەوە سلێمانی و لەم گردیارەیە ئاگری نەورۆزی کردوێتەوە لەبەرەوەی خەڵکی شاری سلێمانی ئێستاش ڕەبتیشی ڕۆحیان هەیە لەگەڵ گردی یارەیە بۆی ئەڕژێنە ئەم ڤیزیڤاڵە و داوا لە تەواوی شاری سلێمانی یەکەم کە بەشدار بن لە ڕەوڕەسمی ڤیزیڤاڵەکانی نەورۆز لە هەر شوێنێکی دنیا بێت. پەیامی هاوڵاتیان تەنها پیرۆزبایی نەبوو بەڵکو داواکاربوون لەلایەنە سیاسیەکان کۆتایی بە ناهەمەتیەکانی گەلی کورد بهێن و کێشەکانیان لە بەرژەوەندی گشتی چارەسەر بکەن. وڵی خۆشی ئەوانمەوێ و ئینشەڵا قسەیانیەک بێت و سەربەز بە بەڕاستی یەک گرن ئەومانەوێ کورد بێتە یەک پارچە کورد لە ناو خۆیان ئەم هەموو کوت لە کورتەکاریە کۆتایی پێبێت هەموو هیوایەتی هەموو میلەتی کورد چییە یاک بگرین بەڵام ئیسان ئەم ئەندامانەی ئیسان هەر هەمووی خزمەکاری دڵە ئەگەر دڵ بێتاقەت بێ ئەم ئەندامانە چیەکەن هیچ بەڵام ئێمە ئەگەر خوای گەورە ڕەحممان پێ بکە لایەنە سیاسیەکان سەرکردەکانمان دەستخەنە ناو دەستی یەکەوە یەکتریان خۆش بوێت میلەتەکەش بە عام هەمووی یەکتری ئەوێت. گەلی کورد لە سەرانسەری جیهاندا لە ئێوارەی ڕۆژی 20 ئازاردا وەک هێمایەک بۆ نوێبوونەوە و ڕزگاربوون لە نەهامەتیەکانی زستان و سەرەتای ساڵی نوێی کوردی مەراسیمی تایبەت ڕێک دەخەن هاوڵاتیانی شاری سلێمانیش وەک نەریتێکی لە مێژینەیان دەچنە گردی مامەیارە و خۆشیەکانیان دەردەبڕن. 1970 ببێتە تەبایی و ئاشتەوایی بۆ هەموو لایەنە سیاسەکان و کوردستانمان بۆ خۆش بێ و ئینشەڵڵا ئەم ساڵی 2017 بێتە بە ساڵی خێر و بەرەکەت و ئاسایش بەسەر وڵاتەکەمانەوە بەسەر کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیا بڕژێ و سوپاسانەکەم. گەنجێتی ئێمە نەورۆز هەر هەبوو باشیش بوو لەبەر ئەوەی قڕوبڕە نەبوو ئێستا زۆر باشترە لەو وەختە چاکە لەبەر ئەوەی ئێستا ئێمە خۆمان بە خەوانی خۆمان دەزانین و حڕین و کەس نییە بتوانێت بەڕاستیمان کە ئەم نەورۆزەم بەلاوە جوان و پیرۆزە و نەورۆز پانتاییەکی فراوانی لە بیر و مێژووی گەلانی ناوەڕاستی ئاسیادا دروست کردووە بەشێک لە بۆنە نەتەوەی و مێژوویەکانی گەلی کوردیش لەم ڕۆژەدا لاپەڕەکانی مێژوو تۆماری کردوون هەروەک دەوڵەتی مات لەم ڕۆژوو بەروارەدا دامەزراوە و بە بڕوای بەشێک لە مێژوو نووسانیش هەر لەم ڕۆژەدا ڕووخاوە. جارێکی دیکە گردەکەی مامەیارە بووە لانکەی ئەو ئاگرەی کە پیرەمێرد لە ساڵانی 20ەکاندا بە مەبەستی ئانگێڕانی نەورۆز هەڵی کردبوو ئامادەبوانی ئەم هاوڵاتیانەش کە لێرە هەن جگە لە دڵخۆشییان ئاواتی ئەوە دەخوازن کە ساڵی نوێی کوردی ببێتە هۆی کۆتایی هێنانی خێرانە سیاسی و ئابووری و داراییەکان و سەربەخۆیی کوردستان. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.